سلااوان لێبێ دیارە ئەمڕۆ لە ڕەواندۆز یەکەمین دیدار و فێستیڤالی ڕۆژی هونەر بەڕێوەچە لێرە ژمارێکی زۆر لە میوانان لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هونەرمەندان لێرە ئامادەیان هەیە لە مەراسیم کە بڕیارە کاژمێر 20 خولەک لێرە مەراسیمە بەڕێوەچە لێرە بەڕێز نیاز نووری نەقیبی هونەرمەندانی کوردستانم لەگەڵە مامۆستا سلااوت لێبێت بەخێر بێت بۆ ڕواندز ئەگەر پێم بڵێ لە ئێستادا ڕەوشی هونەری لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکە کە زۆر جار گلەی هونەرمەندان لە سوۆشیال میدیا دەبێنرێ ئەم گلەیانە لە چی سەرچاوی گرتووە و دەشمێ ئەو پرسیارە بکەم بەڕێوەچوونی ئەم دیدارانە چەندە گرنگە کە میوانان لە شار شارستان کۆ بگرێتەوە بێن لە شوێنێکی وادا گلەی هونەرمەندان لە ڕەوایەکەی لەوایە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست پاڵپشتیکاری هونەری لە هەرێمی کوردستانە ناکە و سێکتەری کللتور و ڕۆشنبیری بە تەواوەتی ئێمال کردووە بە تایبەتی وەزارەتی ڕۆشنبیری کە یەکێکە لە وەزارەتە هەرە گرنگەکان بەڵام بەداخەوە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بە یەکێک لە وەزارەتە پەراوێزخراوەکان ئەژمارەکرێت بۆ یەکگلەی هونەرمەندان لەوایە کە خوازارن حکوومەت بتوانێت سیاسەتێکی کللتوری ڕاست و دروستی هەبێەوە لە ڕێگەی ئەو سیاسەتەوە پاڵپشتی کارە هونەرەکان پێ لە بوارەکانی گۆرانی مۆزیک سینەما شانۆ شێوەکاری و بوارەکانی ئەدەب کە زۆر گرنگە هیوادارم حکوومەت ئەو کارە بکە سازانی ئەم جۆرە دیدارانە لە شاری ڕەواندز یاخود هەر شار و شارچەیەکە خۆی لە دووسێت تەوەرابینێتەوە بە تایبەتی بۆ ڕەواندز ئێمە ئەم ڕۆیادێکێک لە مامۆستا نەمرەکانی بواری گۆرانی مۆزیەکەی لە مامۆستا سەرار محەممەد مستەفایە دووەمیان گرنگجێکی لەوایە کە ئێمە هونەرمەندانی گۆرانی مۆزیسیان لە هەرێمی کوردستانە کۆبینەوە لێرە یەکتریە بینین کەمە دەرفەتێکە بۆ ئاڵوگۆڕی بیرروڕا سێمیشانەوەی کە بەیانی پانێڵێک بەڕێوە چێلێرە لەسەر ئایدەی گۆرانی مۆزیکی کوردی کە ئەمە واکە گفتوگویەک دروست بێ لە نێوان هونەرمەندانە بتوانین ئەو گفتوگویە و ئەو ئاکامەی کە پانێڵەکە لی دێتە دەرەوە بتوانێت خزمەتی ڕەوشەکەمان بکە بەپێ ئەزمونێکی زۆر تێ چەند ساڵێکە لە نێبواری هونەری بواری گۆرانی لە گۆرانی هونەر لە هەرێمی کوردستان لە بەرەو پێرچوونیان لە پاشەکشێدا ئەگەر ئێستا بواری گۆرانی باش نییە ناتوانم بڵێ پاشەکشیە لە بەرەو پێشچوونە کاری باشمانەیە لە پاڵشا کاری زۆر خراپەکرێ هیوادارم حکوومەت ئەو سیاسەتەی جێبەجێ بکە بۆی بتوانین هونەرمەندە جادەکان هونەرمەندە باشکان بتوانن کارێکی وا بکەن کە ئەو گەنجینە زۆری گۆرانی مۆستای کوردی کە هەمانە بتوانین هەم زیاتر بیپارێزین هەم زیاتر بەرەو پێشی بەرین نیاز نووری نەقیبی هونەرمەندانی کوردستان وە کاماژەم پێکرد ئەمڕۆ ڤیستیڤالەکە لێرە هۆبەی ڕۆشنبیری هونەری ڕواندز بە هاوکاری کۆمەڵی هونەر و وێچەی کوردی ڕواندز یەکەمین دیدار و فێستیڤالی ڕۆژی هونەر ساز دەکات بڕیارە چەند خولەکێکی تر ئەم دیدار و فێستیڤالە بەڕێوە بچێ وە کاماژەم پێکرد هونەرمەندان لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە پایتەختی ڕۆشنبیری لێرە لە ڕەواندز کۆبوونەتەوە بۆ مای دوو ڕۆژ بەڕێوەچە پرۆگرامی دیدار و فێستیڤالی ڕۆژی هونەری بەم زۆرەیە کاژمێر بڕیار بوو کاژمێر 6.5 بڵێم ئەم دیدارە بەڕێوە بچێ بەڵام بەهۆی ئەوەی هەندێک لە میوانیان دواکەوتون ئێستا چەند خولەکێکی تر ئەم فێستیڤالە دەست پێەکات کاژمێر هەفتی ئێوارە و بڵێم 30 خولەک نمایشی ڕۆژ یەکەم کاژمێرنی و لەلایەن گروپی فۆلکلۆری باندی ڕۆژاوای تیپی پاشای گەورە لێرە بڵێم ئامادەیان هەیە و کاژمێر 9 شەو کۆتایی بەم مەراسیمە دێ کە خۆی لە چەند بابەتێک دەبینێتەوە بۆ بەیانیش کە ڕۆژی پێنجشەمەیە لێرە دیدارێک لەسەر ئایندەی گۆرانی کوردی لە ڕەواندز بەڕێوەچێت و کەمپی حەوانە و گەیاندنی میوانان بۆ ئۆتۆمبیلی تایبەت لێرە بۆ میوانان فراهەم کراوە و دەمێ ئاماژە ڕۆ کاژمێر 11 بەیانی ڕۆژی پێنجشەمە واتە سبەینێ نمایشی ئۆرکسترای پاشای گەورە لە هۆر ڕۆشنبیری هونەر ڕواندز بۆ مای 20 خولەک بەڕێوەچێت و دیداری ئایندە وەک باسم کرد دیداری ئایندەی مۆزیک و گۆرانی کوردی ئەوش بە هەمان شێوە و سبەینێش دیارە ساڵیادی هونەرمەندێکی ڕواندزە کە لێرە ئەو هونەرمەندان بۆ ڕێزگرتن لەو هونەرمەندە سەردانی گڵکۆی ناوبراو دەکەن لەوێ سوڕەتی فاتیحە دەخوێنن وە کاماژەم پێکرد ئێرە هۆڵی ڕۆشنبیری ڕەواندوزە میوانان هونەرمەندان لە شار شارۆچکانی هەرێمی کوردستان هاتوون کەمێک پێش ئێستا نەقیبی هونەرمەندانی کوردستان نیاز نووری باسی لە ڕەوشی هونەری گۆرانی گوتن کرد
هاوکاری کامێڕەمانم هەندێک دیمەنی ترتان بۆ گوازێتەوە کە ئەو دیمەنانەی ئێستا دەبینن لەسەر شاشەی زاری کرمانجی هۆڵی ڕۆشنبیری و هونەری ڕەواندوزە کە بڵێم ڕۆژی هونەرە ئەمڕۆ لێرە دیدار و فێستیڤاڵی ئەم ڕۆژە لەسەر ئاسی کوردستان دیارە لە ڕەواندوز بەڕێوە ئەچێ بۆ ماوەی 2 ڕۆژ کاتژمێر 7:30 خولەک بۆ 25 خولەک لەو بابەتانە کە میوانەکان گەشتن لێرە ئەم فیستیڤال و دیدارە بەڕێوەچێ. ئەم فیستیڤالە لە ژێر چاودێری هەڵگۆر شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانە کە ئێستا خۆی دێ لە نزیکەوە بە خێراتبوون لە میوانان دەکات و دواتر دوای ئەوەی کە ناوبرا و دانیش لێرە و پرۆگرامی بڵێم ئەم دیدار و فێستیڤاڵی ڕۆژی هونەر لێرە بەڕێوە دەچێت. بەڵێ دیارە ئێستا مۆزیک ژەنەکان کە گروپی پاشای گەورەی پێ دەڵێن لێرە خەریکی پرۆڤەن بۆ ئەوەی لە خولەکانی داهاتوو دەست بەم مەراسیمە بکرێت و میوانان بە چەند گۆرانیەک دڵخۆش بکەن. بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەم دیداری فیستیڤاڵی دیدار و فێستیڤاڵی ڕۆژی هونەر لە هۆڵی ڕۆشنبیری ڕواندز بەڕێوەچێ کە بۆ ماوەی 2 ڕۆژە هۆبەی ڕۆشنبیری هونەری ڕواندز بە هاوکاری کۆمەڵی هونەر و وێژەی کوردی ڕواندز ئەم دیداریان ڕێی خستووە لە ژێر چاودێری سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران هونەرمەندان لە شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان هاتوون بۆ ئەوەی لە نزیکەوە بەشداری ڕۆژی بڵێم هونەر بکەن لێرە لە ڕەواندز. بەڵێ هاوکاری کامە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ مامۆستایەکی پڕازمون بکە مامۆستا شێرزاد. سلااوت لێ مامۆستا بە شێرشی ڕاستەوخۆ لەگەڵتم. پەیامت چییە گرنگی ئەو جۆرە دیدار و فێستیڤاڵانە کۆکردنەوەی هونەرمەندان لە نزیکەوە چەندێک بە گرنگە؟ زۆر گرنگە چکەوە هەوڵە هەموو هەوڵەت پێویستە ینی دەبی هەوڵ بدرێ. ئەو ساڵ لە پارەکە باشتر دەبی شەق لە ساڵی دادێ لەوەی باشتر دەبی دیدارێکی جوانە ئەو هەموو هونەرمەندە کۆبوونەوە لە شوێنە چووە لە شوێنێکی لە ڕۆژە چووە پیرۆزکە ئەو ڕۆدامەزرانێنی ئەو گروپە جوانەیەوەی لە بەرامبەرمانە و ساڵ یادی لە دایکبوونی مامۆستا زراری هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ کە کۆمەڵە هونەرمەندی گەورەی پێگەیان بەڕاستی شانازین بۆ ملەتێک. بڕیار وە بچنە سەر گڵکۆی مامۆستا زرار. وەڵای لە نەمانی فەراغی مامۆستا زرار ڕواندز کە کەڵەپیایەک هونەرمەندێکی وای لە دەستدا چی بکرێ بۆ ئەوی هونەرمەندان ترش ڕێزکەی هەمان مامۆستا هونەرمەندان تەقسیریان نەکردێ بە تایبەتی ینی بەدیلی مامۆستا زراری ئەو پەیمانگەیە کە لە ڕواندزێدا مەزای خەڵکێکی جوانی تێدا تەخەڕوجی کردێەوە ئیش دەکەنەوە بە تایبەتی ینی هاتین هەولێریشیان دەوڵەمەند کرد بەڕاستی بە هونەری خۆیان چونکە خەڵکی کارامە و خەڵکی لێهاتوو جوان پەروەردەکران لە ڕوانزێ بدەلیلی ئەوەی کە هەر کەسە بە پێی خوێندنی خۆی یان تاعینبوونی لە بوارەکانی وەزیفەی زۆربیان هاتمە لای من وەکوو بەڕێوەبەراتی هونەرەکانی مۆسیق هەر هەمویان ینی ئەتەکانێکی تریشیاندا بەڕاستی هونەری هەولێرشەوانە هونەرمەندی باشن مامۆستا جێ پەنجەی دیارە و پۆی مانگای لەو شارۆچکای هەیە بەڕاستی ئەوە جێگای ئومێدە و ئیشەڵڵا هەمیشە سەرکەوتوو دەبن. زۆر بەخێر. دکتۆر نەروەگەر بە کورتی سلااوت لێ بێ پەیامی تۆ لەم ڕۆژە لە ڕۆژی هونەر چییە؟ دەوێت چی بڵێ؟
پێم وایە کارێکی زۆر باشە دیداری ئاوە ساز بکرێت ساڵانەی یادی بکرێتەوە لەگەڵ ئەوەشدا یادی هەموو ئەم خەڵکە پایەبەرزە بکرێتەوە کە ڕۆڵیان هەبووە لە پێشخستنی هونەردە و شارەدا بەیانی کە یادی مامۆستا زرار دەکرێتەوە لەم ڕۆکە ناوی دێ و لەگەڵ ئەوەشدا جێپەنجێ ئەو بەدەر دەخرێت لە میادەدا جێگە ڕێز و شایستەی بەرزە نهرۆ زۆر سپاس دیدار فێستیڤاڵی ڕۆژی هونەر ئەمڕۆ لە ڕەواندز بەڕێوەچێ ئێستا مەراسیمەکە وردە دەست پێ کات زاریکردمانجی هەوڵەدا بەشێکی ئەو دیدارەتان بۆ بگوازێتەوە بۆیە چاوتان لەسەر شاشەی زاریکردمانجی بێ پاشکەمەیشتر کە بە تەواتی مەراسیمەکە دەستی پێکرد ئێمە هەوڵە دەین ئەم بەشێکی ئەم مەراسیمەتان بۆ بگوازینەوە.